ئەم شوێنەی کە پیاە ڕۆمێستا ڕاڕەوی ئاوە ئاسانترین ڕێگایە بۆی تۆ بتوانیت مەسافەیەکی زۆر بڕۆیت لەبەرەوەی ڕێژەی دار و درەخت و بەرزیەکان لەم ناوچەیە چڕوپڕن بۆیە پێویستێ کرد بەم شوێنەیە بڕۆم کە ڕاڕەوی ئاوە و دڵنیام لەوەی هیچ درەخت و هیچ جۆرە ئاستەنگێکی تیانە لە هەمان کاتیشان مەترسی هەیە چونکە ئەو ئاوەی کە بە شوێنەکەی ئەڕوا ڕەنگە جۆری بڕینی ئاوەکە ڕێگەکەی گۆڕی بێ هەروکو ئەم شوێنی کێسا لە پێشمانە پێویستەکە ئاڕاستە بگۆڕم و بچمە دەرەوەی شوێنەکە لێرەیە ئەم پێچە هەیە کە ئیتر زۆر زەحمەتە بتوانم ئێرە تێپەڕێنم لەبەرەوەی زۆر بەرتەسکە پێویستەکات ئاڕاستەکەم بگۆڕم ئێستا ئەم جۆرە ڕۆکە پێوترێ قەرەقاچ کە بە شێوازێکی بەربراو لە سنووری ناوچەکانی قەرەداغ دەبینرێ و یەکێکە لەو ڕۆکانەی کە بە جۆرێک جۆرەکان ژەهراویە بلوکو لە خەڵکی ناوچەکەش بیستم کە ساڵانە لە وەرزی بەهارە مناڵ و ئەو گەنج و لاوانەی کە ئەم جۆرە ڕۆکە ناناسن پێوی ئەی خۆن یاخود بەکاری هێنن بۆیە دووچاری ژەهراوی بوون نەبن و پێویستەکان لە کاتێکی زۆر گونجاوە بیگەنیتە نەخۆشخانە هەر بۆیە هیوادارم هەوڵ نەیت وەکوتم تامی خۆراک و ئەو جۆرە شتانە بکەیت کە لە سروشتا ئەگەر زانیاریت نییە لەسەریان بەڵام ئەم جۆرە ڕووەکە بە دەستلێیان و بەلایە بڕۆیت و بەرت بکەوێت و شی ژەهراوی بوونت ناکات تەنها لە کاتی خواردنە کە ئەویش ئەبێتە هۆی ئازارێکی گەدەت بۆ دروستەکە و تووشی هەڵاوسانە بیت ئەگەر شێوەکەی ئێستا بەم شێوازات زۆر تازەیە ئەگەر توانم بیدۆزمەوە بەڵێ وەکو ئەم شێوازەی لێت کە شێوەکەی وەکو پاقلە وایە یاخود وەکو تەمەرهەند و بۆنێکی زۆر خۆش و سەرنجڕاکێشی هەیە کەوات لێ کات نزیکت کاتەوە لە خۆی هەر بۆیە هیوادارم لە کاتی هاتنت بۆ شاخ و سروشت دڵنیابی لەوەی کە ئەم ڕۆکەی بەکاری هێنیت و با بڵێن ئەتەوێبی خۆی داخود تامی بکەیت پێویستە کە بزانی کە چ جۆرە ڕۆکێکە و بۆچیش بەکاری هێنی ڕەنگە بۆ زۆرێک لە هاوتەمەنەکانم لە منداڵیە خولەی ئەویان بوو بێت لە شەوێکی تاریکە بچن بۆ ئارامگاکان هەر بۆیە منیش ئەم شەو ئامادەم بۆ ئەوەی بچم بۆ یەکێک لە ئارامگاکانی جوولەکان و لە نزیکەوە شوێنەکە بینم کەواتە پێویستەکە ئامادەکاریەکەم بکەم بۆ ڕۆشتنەکەم بۆ ئەم ڕۆشتنە پێویستیم بە ئامادەکردنی ئاگردانێکی دەستیە ئەم دارە زۆر بەهێزە پێویستەکە کەمێک بریناری کەم تاوەکو لە کاتی پێچانەوەکەی و ئامادەکردنەکەی زووتر بسووتێ زۆر ڕێگەی جیاواز هەیە بۆ ئامادەکردنی ئاگردانی دەستی ئەتوانیت بەم شێوازە لە ناوەڕاستە بیکەی بە دوو پارچە و کراوە بێ بەڵام من لەبەرەوەی سنەوبەرم دەست نەکە و تاوەکو بیکەمە ناو بینی دارەکە و ئەنجا بیپێچمە و ئاگرێکی باشترم باتێ هەر بۆیە من ڕێگەیەکی خێراتر بەکارهێنم یەکشێ لەو ڕێگە خێرایانەش یان بەکارهێنانی گۆرەویەکەتە یاخود پارچەیەک جلوبەرێک یان برین پێچ بێگومان من گۆرەویەکانم بەکارنایەنم چونکە بەیانیە چم بۆ شاخ لەگەڵ هەر پێچانێکە لە لایەکیەوە ئەم شێوازە پارچەیەک بۆکرد بەجێ هێڵم تاوەکو بەردەوام بێت لە سووتان چکە وەکو وتم ئەم دارە
زۆر بەهێزە. لە کۆتاییە کە برین پێچەکە تەواو ئەبێ پێویستەکە بە پارچە تەلێک توانم جوان جوان بیبەستمەوە بۆی لە کاتی سووتانە نەکرێتەوە. ئەمە بێم تەلە شێوازێکی باشە و ئەو ئیشەم بۆکە کە من ئەمرێت. لەستا ئامادە بووم گۆگردەکە بۆنێکی زۆری لێت، بەڵام دڵنیام لەوەی کە ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە. زۆر باشە، تا بڕۆم ئاگرەکە بەردەوامە بێ، باکات بە فیڕۆنێم. ئێستا گەیشتومەتە ئارامگای جوولەکەکان، نامەوێت هیچ هەنگاوێکی هەڵە بنێم. ئەمە یەکێکە لە ئارامگایەک. ئەمە قەبارەکەی بچووکە پێچێ مناڵێکی ڕەنگە هەر 7 ساڵ 8 ساڵان بێ. نامەوێت هیچ هەنگاوێکی هەڵە بنێم. ئەمە یەکێکە لەو ئارامگایانی کە بەم شێوازە سادەیە هێشتویانەتەوە. خەڵکی ناوچەکە بە هیچ جۆرێک ڕێگەیان نەیەوە ئەم ئاسەوارانە لە ناو بچن، هەر بۆی هەڵیان ناو بیپارێزن. هەتا چاو بڕکە ئەم ناوچەیە و ئەم گردە پڕە لەو جۆرە کێلانە. با بەردەوام بم. ئەمە جێشێکی ترە لەو ئارامگایانەی کە لە ناوچەکەیە هەیە. هەموو ئەمانە ئەو ڕاستیەمان بۆ دەرەخەن کە خاکی کوردستان خاکێکی پیرۆزە و بۆ پێکەوە ژیانی هەموو دین و نەتەوە جیاوازەکان. سنووری ناوچەی قەرەداغ دەوڵەمەندە بە ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی. و خواردنەوەی ئاوی کانی و بردننی بەشێک لەو ئاوە بۆ شاخ چێژێکی زیاتر پێبەخشە و تامێکی خۆشی هەیە. با من دەبەکەم پڕکەمەوە. ئەم ئاوەی هێناومە بەخەدە و ئاوا بە چێژ نییە، هەر بۆیە پێم خۆشە هەموو ئاوەکە لەوە بێت. تامی زۆر خۆشە. حەز دەکەم هێزێکی زیاترم پێبەخشێ لە چوونم بۆ شاخ. ئەمە دەوام بڵێ. هەمیشە وتومە لە چوونت بۆ هەر شاخێک پێویستەکە بۆنی خاکەکەی بکەیت، چونکە بۆ نەخۆشە ئەبێتە ئیلهام بەخشی ڕۆژەکەت. هیچ کات لە خۆت پرسیارت کردووە کە بۆنی خۆشی خاک لە چیەوە هاتووە؟ با من پێتان بڵێم نهێنی ئەم بۆنە پێوترێ پێتریکۆر کە پێکهاتەکەی پێکهاتەیەکی ئۆرگانیە بە ناوی جیۆسۆمین کە لە قەراغی ئاو و ڕووبارەکانە ئەمێنێتەوە و پێویستی بە شوێنێکی شێدار هەیە کە ئەم پێکهاتەیە لە بۆنی ژیانی ڕۆژانەمان بەکاری هێنین. لە هەمان کاتە هەر ئەم پێکهاتەیەشە وای کردووە بۆنێکی خاکی سروشتی ببەخشێ بە چەوەنەر. ئەم خاکە بۆن خۆشە لە 2 سانتیمەترەوە دەست پێ دەکات تاوەکو چەند مەترێک دەڕوات. بۆ دروستبوونی تەنها 2 سانتیم لەم خاکە پێویستی بە 500 ساڵ هەیە تاوەکو دروست بێت.
جگە لە نهێنی بۆنی خۆشی خاک و تایبەتمەندیەکانی بۆ ئێمەی کورد خاک پەیوەندێکی ڕۆحی هەیە لە نێوانمان. هەر ئەمە شەوای کردووە بۆ هیچ داگیرکەرێکی جێنەهێڵین و نەوە دوایینەوە پارێزگاری لێ بکەین. هەر بۆیە ناتوانم بیر لەوە نەکەمەوە کە ئەم خاکەی من لەسەری ئەڕۆم و سەرچاوی هێزمانە چۆن دروست بووە و گەشە دەکات و چۆنیش بیپارێزین. ئەمە نەخشەی تۆپۆگرافی شاخی سپینە کە بەپێی بەرزەکەی لە نەخشەکەیە 1600 مترە کە چەندین پێوەری بەرزی وتراوە لەسێ ڕەنگە لە نێوان 1600 تا 1650 متر لەو نێوەندەیە بێت. شاخی سپین دەکەوێتە سەر بازنەی پانی 35 پلە و 11 خولەک و 1 چرکە و هێڵی درێژی 45 پلە و 26 خولەک و 42 چرکە. پێویستە کات دەستکەم بە جوڵە چونکە ڕاڕەوی سەرکەوتنم بۆ شاخی سپین ڕاڕەوێکی سەختە. پێویستەکە کات بە فیڕۆنێم لە چوونم بۆ شاخ و لە کاتێکی گونجاوی شابگەڕێمەوە. بێگومان ڕاڕەوی سەرکەوتن بۆ هەر شاخێک و گەیشتن بە لووتکەکانیان جیاوازن. لەبەر زۆری پلانی ڕۆژەکەم و کارکردن لەسەر تەواوی دیاردە سروشتەکانی ناوچەکە سەرەتا پێویست دەکات 2 کاتژمێر زیاتر بەناو دارستانەکانی نزیک شاخی سپیندا بڕۆم تا دەگەمە کۆتا خاڵی بەرزی کەیتر لێرەوە هیچ جۆرە سەوزاییەک نامێنێت و تەنها بەردێکی ڕووتەڵەیە. لێرەشەوە لە دوای ماندووبوونێکی زۆر پێویست دەکات کەمێک پشوو بیت تاوەکو ئامادەکاری بکەیت بۆ سەختیەکانی دواتر. بۆ گەیشتن بە لووتکە پێویستیت بە کاتژمێرێکی زیاتر هەیە و پێویستیت بە وریایەکی زیاتر هەیە چونکە بەردێکی هێجگار زۆر لە شاخەکە داڕماوە و مەترسێکی زۆر لە ڕێگات هەیە. گرنگتر لە گەیشتنت بە لووتکە سەلامەتیتە. هێواش هێواش ئەچمە ناو دارستانەکانی ناوچەی قەرەداغ کە لە نزیک شاخی سپینە. هەر بۆیە باسی ڕۆکی سروشتی و دارستانەکانی ناوچەکەتان بۆکەم. یەکێک لە دیاردە سەرنجڕاکێشەکانی شاخەکان و شاخەکانی کوردستان بە تایبەت ئەوەیە کە بۆ هەر قوچکێک یان بەرزیەک لە شاخەکان ناوێکی تایبەت بۆ خۆی هەیە و هۆکاری خۆشی هەیە. ڕەنگە هۆکارەکەشی هەر ئەوە بێت بۆ دۆزینەوەی ناونیشان و تێگەیشتن لە دوور و نزیکی شوێنەکان. کەژە سوورێ، خوبڵە، حەوشی بچووک، قوچکە، کونە ئەستێرە، کونە گاور، سپین، خۆرنەوازان، سەرچاڵ، هێلانە شەهێن، دەربەنی کاکەسەر، بەردی شێخەلی، بەرازەڕێ، کاوی مەڕە دووبەرە، بەڕەوڵێ. سەرجەم ئەم ناوانە هەمووی وەک ناونیشانێک بەکار هاتوون بۆ دۆزینەوەی شوێنەکان و ناسینەوەی ڕێگەکان. لێرەوە هیچ جۆرە خاکێک نامێنێت و تەنها بەردێکی ڕووتەڵێ و دارستانیش لێرۆیتە کۆتایی پێهاتۆ چکە و بەرەبەرە بە هێواشی بەرە و بەرزێکی زیاترە ڕۆین. وێ هەوڵێم من ئەلم ئاراستەیە و سەرکەومە سەرەوە تا بتوانم بگەمە لووتکە. ئەم جۆرە قەوزانە نابێ بە بەردەکەوە هەبێ
وی پێویستەکە پاشی کەیتەوە و شوێن دەست بدۆزیتەوە. ماوە مەترسێ بوو کە باسم کرد. بەردە زوڵاوەکان هیچ کات نازانی لەکوێیە و هیچ ناتوانانی پێشبینی بۆ بکەیت. هەتا ئەم پارچەدارە بوو لە شەنجانتاکەم گیر بوو. سلامەتە کێشەی نییە. خاکی شەقاربووی بەردین ئەم خاکە ڕووبەرێکی فراوان لە ناوچەکانی قەرەداغ داگیر دەکات. لە ناوچەی چیاپێت سادەکان و دۆڵەپچووەکان بەدیار دەکەوێت نیشتووی تازەی لاپاڵی چیاکان دەگرێتەوە. خاچێکی تەنکە و قۆڵیەکی کەمی هەیە بەهۆی زۆری پلەی لێژی و بەرزی ڕێژەی دابارین بە درێژایی زنجیرە چیاکانی قەرەداغ و سەگرمە و سپین دەردەکەوێت. خاچێکی ڕووتەنە و بێکەڵکە بە کەڵکی کوشت و کاڵ نایەت. پێک هاتووە لە بەردی جیڕی و بەردی قوڕی و لە ڕووی مادەی ئەندامیەوە ڕێژەیەکی کەمی تێدایە. ئەم جۆرە خاکە تەنکە و لە نیشتووی فشەڵ بەیەکەوە نەبەستراوە پێک هاتووە. تووشی کردداری ڕاماڵین دەبێت هەروەها درز و شکاوی ناوچەی بەردەڵانی پڕ کردوتەوە. بە شێوازێکی بەرچاو داڕمانی شاخەکە بینین لێرەوە. هەر بۆیە یەکێک لەو ئاستەنگیانەی کە لە ڕێتە بێ بۆ چون بۆ لووتکەی شاخی سپین ئەم شاخە داڕماوەیە. بەڕاستی ماندوو دەکە، بەڵام ئەوەی زیاتر کە منی ماندوو کرد ئەوە بوو پێویستێکە دڵنیا بم لەوەی بەردەکان نەجوڵان. ئەم شێوازە ئەم بەردە جوڵاوە، هەموو مناوە بەردی جوڵاوە. یەکێک لەو زیانە گەورانەی کە داڕمانی ئەم شاخە بە ناوچەکەی گەیاندووە ئەوەیە کە دارێکی زۆری ناوچەکەی شکانووە. ئەم شێوازەی کە لەوێ دیارە. سەلامەت بووم. ئەگەری هەبوو کەمێک پێش ئێستا بکەومە خوارەوە. ویستم بێمە ئێرە و ئەم دیمەنەتان پێپشان بەم کە داڕمانی شاخەکە چەند کاریگەری هەبووە لەسەر شکانی درەختەکانی ئێرە. ئەوانەی نەمابوو هەڵەیەکی بچووک باجێکی گەورەم پێبات. بەردێکی تر. خەڵکی گوندەکە بۆیان گێڕامەوە بەرەبایانێکی زوو بووە. دەنگێکی هێجگار گەورە لە شاخەکە بیسراوە. کاتێک هێنە نزیکی شاخەکەەوە ئەبینن بەشێکی زۆر لە شاخەکە داڕماوە و وەکوە گێڕنەوە بەر تاوەک و نزیکی ناو دێکەش ڕۆشتووە کە ئەمە مەترسێکی زۆری هەبووە و ئەمە لە ساڵی 2019 ڕوویاوە. ینی ڕووداوەکەەوە نەکۆن نییە، ماوەکەشی هەمووی تقریبان 4 ساڵێکە بێت و تا ئێستا نەزانراوە هۆکارەکەی چییە. بێگومان هەر هۆکارێکی تری سروشتی بێت دوجار مەترسی دروست کردو لەسەر ناوچەکە. ڕەنگە بە هۆکاری بارانێکی زۆر بێت یان هەر دیاردێکی تر.
ئەو ئاوی کانەی کە هێنام توانیم سوودێکی زۆری لێ بینم چوە چێژێکی تایبەتی پێیان لە هەمان کاتا پێویستێک کەمێک پشوو بەم و بڕێرێکی گونجاو بم چونکە پلانی ڕۆژەکەم زۆر درێژ بوو هەر بۆیە ڕەنگە کات نەما بێ بتوانم بگەمە لووتکە چونکە ڕێی گەڕانەوەشم هەیە و پێویستەکە بە سەلامەتی بگەینەوە هەمیشە وتومە گەیشتن بە شاخ چێژێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام لەوە گرنگترەوەی بە سەلامەتی بڕۆیتە لووتکە و لە هەمان کاتیشا بگەڕێتەوە هەر بۆیە باشتر وایە بگەڕێم و هەرچەندە لووتکەش ئەوەی نەماوە بگەم بەس کاتی وام نەماوەتەوە تاوەکو بگەمە دامێنی شاخەکە بە هیچ کاتێک بە فیڕۆ نێم و دەستکەم بە گەڕانەوەم